لە ڕاستیە خۆی هەرەز یعنی داڕوخان ڕووخانن ئەو ساکوونێ کە ئەو اتفاقی بڵین 6 ئازار کرا لە بینی حکوومەتی عێراقیەوە لە بینی شای حەمەد ڕەزای شایە لەگەڵ سەدام و حەمەد ڕەزا شایە کۆمەڵی هێشتیاندان تەبان اتفاقەکە بە اتفاقی 6 ئازار ناسراوە و لەسەر حسابی گەلی کورد بوو لەسەر حسابی بزنەوەی گەلی کورد بوو و بە جۆرەی ئەو اتفاقە کە هینان کرد بوو ئەو کەسانی کە ئەبێ ئاژبەتاڵ بکریانی حرەکەکە نەمێنێ لەلایەکەوە لایەکی ترەوە ئەو خەڵکانەی لەناو ئەو بزوتنەوەیان چەند هینێکیان داوە پێیان یان ئەچنە ئێران و لە ئێرانەوانێ ئەو کەسی کە ئەتوانێت بڕاتە دەرەوە بۆ ئەوروپا و بۆ شوێنەکانی تر یان ئەوەیە ماوەی چیان نابوو وەزان بە بیرما بێتەوە تاکو 29 ساڵی 1970 ئەتوانن بگەڕێنەوانێ و عێراق عەفویانەکات و تر ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەنسبەت ئەمانانە من ئەو ساواکوونێ لە لەژنەی کارژێری لژنەی ناوچەی قەزایە بوو لە بارەگاکەمان لە یاخسەمەر بوو ڕۆژانە بە جۆرەی و بروسکانی کە بۆمانە هاتووانە ئەومان بۆ هات کە بەرەو پێنجون بڕۆین بەنسبەت بنەوانێت دوو جگەلەوەی وەکو پارتی کە هینان کردبوو بەرەو پێنجێن بڕۆن و هەر کەسێ اینجا کە ئەڕاتە دیوی ئەو دیو بڕات و یان گەڕێتەوە عێراق ئەمە مەسەلەیەک بوو بەنسبەت بنەوە ئەوسا من ئەندامی کۆمەڵڕی مارکسیلێنینی کوردستان بووم کادرێکی پێشکەوتوی بوو مێشکم لەدا بەشداریم کردووە لە دامەزراندنی کۆمەڵەیە هینی ئەعازی خۆمان هەبوو ئەوانش ئازیاندا پێبان کە بەرەو پێنجین بڕۆین و بەرەو ئەوە ینی سەرەتا بریاری ئەوە بوو کە بین ئێمە مقاومە بکەیت حرەکەکە کۆتایی پێنەیە ئێمە وەکو کۆمەڵە بتوانین دەوری خۆمان ببین و بمێنەوە لە شاخ و ئاژبەتاڵ نەکەین لەبەرەوە بەشی زۆری کادرەکانی کۆمەڵە کە ناو شۆڕشاون لەو کاتانەیە بەرەو پێنجین ڕۆشتن منی ژێشێکم لەوانەی لە یاخسەمەرەوە بەڕێککەوتم تەبان بێگومان خۆتان ڕەنگە لە بیرتان بێت لە ساڵی 1970 کە لە مانگی ئازارە زۆر هین بوو باران و بەفر و ینی ساڵێکی توش بوو بەو باران و بەفرە گەشتن بە 2 ڕۆژ برگەشت بە پێنجین کە چوومە پێنجین لەوێ سێرم کرد ئەو برادایی ئێمە کە بریارەوە بۆ برادانی کۆمەڵە لێوێ کۆبینەوە بریار بدەین کە بقاومە بکەین و ئیش و کار تەوزەکەین و پلان و نەخشەیەک دابنێ سێرم کرد ئازیهینی ئەویان کردیان بابا ئەو کۆمەڵە کادر و سەرکردایەتیانی کە هاتوونە پێنجین و خاڵە شاب و ئەو برادەرەکانی تر کە بریاریان نابوو کە بقاومە ناکرێت لەو زروفەیە لەبەرەوە باشترین شتەوەیە کە بگەڕێنەوە عێراق و لە خەباتی نهێنی دەست پێ بکەن لە ناو عێراق بێگومان منیش کە لە پێنجین بوو خۆم وەکو شەخص برادەریشم زۆر بوو لەو ناوە دوو ڕێگام لە بەرا بوو یەکیانەوە بەرەو ئێران بچم وەلەوە بڕۆمە دەرەوانێ یەکیشانەوە بگەڕێمەوە بۆ عێراق بێگومان من لەو کاتەیانە کە ئێران ئەوەی بەسەر هێنابوون اتفاقی جەزائیر بوو ینی ڕقوچینەیەشی زۆر لەلام لەسەر ئێران هاتبوو ناو بڕی ناخمەوانێ لەبەرەوە پێم باش نەبوو کە من بەرەوە ئێران بڕۆم حەست بووانە گەل زۆر هەواڵەکانی ترمانە هاتینەوە سلێمانی و ناوی خۆمان تەسجیلکەین کە ئێمە وەکو عائیدونە ناوین عائیدون و من گەڕامەوانە جامعەی سلێمانی وەکو موعید چەند مانگێک لەوێ مامەوە دوایی نەفیکران بووە کووت و لە کوتی شەوە 2-3 مانگ مامەوانێ و لە کوتی شەوانێ هەمیسان جارێککە نەفیان کردمەوە بۆ ناسریە لەوێ هین معمەلێکی ئەلبینە شەریکێکی فەڕەنسی بیناکەیە کرد و معمەلەکەی دامەزران و بەشی زۆری کادرەکانی ئەو وەختە هەم فەڕەنسی بوون و بە جۆرەی و اتفاقی با بڵێن ئەو کرابوو لەگەڵ عێراقا فەڕەنسیەکانە بووایە ئەو کادرە فەنیانەی کە لەوێ ئیشەکە لە ناو معمەلەکە بچێن بووە فەڕەنسا لەوێ مەشق بکەن. قەراری ئەوە دەرچوو کە شەریکە فەڕەنسیەکە من بنێرێ بۆ دەرەوە من بە برادرانی کۆمەڵەم وت ئەوانش پێیان باش بوو
لە کاتی کە چوون بۆ دەرەوانێ بە تایشی دوازانم کاک ئارام نامەکەی نووسی بوو کاک مەلابەختی ئاسا گەنجێک بوو لە خانەقینەوە هاتووە سلێمانی اختیفا بوو مختەفی بوو ئەویش نامەکەی کە بۆ هێناموتی ئەم نامەیە بۆ هینە مام جەلالە بەڵکو کە چوویتە دەرەوە ئەم نامە بگەیتە مام جەلال بێگومان نامەکەم لێ وەرگرت و بە جۆری ئەو ڕێوشەنانی کە دانرابوو چۆن نامەکەم شاری نۆچوشێگە ئەو نامە بژیرایە لە مەپارەوانێ خەڵکی عدامەکرا پارچە پارچە ئەکراوانە ئەمە ڕێوشێنی خۆمان دانابوو ینی کە چۆن دەبێ بۆ شاردنەوەی نامەکەم بەو شەوەی کە پێ دامان نابوو چۆن شاردێتەوە ئەترەوە بوو کە گەشتمە فەڕەنسا تەلەفۆنم بۆ مام جەلال کرد مام جەلال وتمەوە من هاتوومەتە دەرەوەنەوە پێی خۆش بوو تەبعاً نامەیەکیشم لە برادەرانەوە بۆ هێناویت چۆن بۆت بنێرم ئەوش ڕێوشنی نردنی نامەکەی پێوتم نامەکەم نرد بۆ مام جەلال و لە فەڕەنسا لە سەرتاوانێ ماهەدی زمانم خوێن بۆ ماوەی 3 مانگ خۆی هەموو دەورەکە 7 مانگ بوو 4 مانگیش دوایی لە گرینۆبڵ شارێکە لە جنوبی فەڕەنسا لە گرینۆبڵ معمەلی ئەلیمونیەکە ئەوەی لەسەر ئەو تەرزەی کە لەگەڵ عێراقا ئیتفاقیان کردبووە معاملە لێ بوو بردێن بۆ سەر ئەو گرینۆبڵ کەوین لەوێ مەشق دوای ئەوە کە دەورەکەم تەواو کرد من کەفیلەکەم لێدا کاک شازاد بوو ئێمە اتفاقمان کردبوو کەەوە لە ساڵ 99 ناگەڕێمەوانێ لەگەڵ برادرانی ئێرە هیچ کۆمەڵە چێ با بڵێن ڕەفیقەکانی خۆم کاکە شازاد هینی ئەوم کردبوو کە وتی بڕۆت و حەق نەبێ من محامیم کەفیلتم بەڵام خۆم ئەزانم خۆم چۆن دەربازەکەم لە حکومەت ئیتر ئەوە بوو هەرچەند کاغەزم بۆ کاک شازاد نووسی وتمە گەڕەڵی یەکسەریەمەوانێ من ئامادەنی من تۆ بکەم بە قوربانی خۆم لەو بابەتەوتی نەمەو شێوەی دوای تەبان خۆشی هاتە دەرەوانێ ئیتر ئەوە بۆ من نەگەڕامەوەنە و دوای ئەوە کە لەوێ مامەوە لە پاریس مامەوە فترێ چەند مانگی بوو مام جەلال هات بۆ لام بۆ فەڕەنسا کە هات بۆ فەڕەنسا بۆ لام لە ساڵی 76 بوو ڕێوشێنی بۆ دانام وتی چی بکەم و چی نەکەم کە لەوانە یەکەم بریاری ئەوەی بێک و هیما ئەوسا کوهتا ئەوساکەش مام جەلال سکرتێری کۆمەڵە بوو هینی ئەوەی کەوتی کە ڕێکخراوی کۆمەڵەی ئەوسا مارکسیلینی بوو ڕێکخراوی دەرەوە دروستکەم هینە کۆبوونەوە بکەم کە هەموو ئەو کەسانی کە نزیکن لە کۆمەڵەوە یان ئەندامی کۆمەڵان کۆیان کەمەوانێ و پلانەوە نەخشەیەک دانێ کە چۆن ئیش کارکەن چۆن پەیوەندی بە منەزەماتی مارکسی و حیزبە شوێیەکان و ینی نامەکەی هەیە نامی کە مام جەلال هەموو تەوجیهاتەکانی داناوە بووم ئەوە بوو پاش ئەوە کە ئەو ڕۆژ لە پاریس 2 ڕۆژیان 3 ڕۆژ مایەوانە لەوێ قاسملو دکتۆر قاسملو لێ بوو ئەوی بینی هەروەها زەید عوسمان لێ بوو ئەوی بینی طبعا کاک ئەحمەد بامەڕنیش لەوێ بوو ئەویش بەیەکەوە بینیمان ڕێوشێنی بۆ دانانی و کە ئەو ڕۆژتەوە منش کۆبوونەوەکەمان کرد لە کۆبوونەوەی پاریس مەشهورە بۆ دامەزرانی ڕێکخراوی کۆمەڵەی مارکسیلینی کوردستان لە دەرەوەی وڵات وەکو چۆن لقی ئەوروپا لە دەرەوەی وڵات بوو ئەو کەسانەی کە باشدارم لە کۆبوونەوەی پاریسە لەسەر ڕێنمایی مام جەلال و خۆشم هەندێکیانم ئەناسی ئەوە بوو کە لە هەڵەندەوانێ ئەو کەسانە هاتن مستەفا کاک مستەفا چاوەڕەش کاکە ئازاد خۆشناو لەگەڵ ئەم فواد حسێنەی ئێستاشێک کە وەزیری مالیە بوو ئەوەی شەبوو لەوانە کە لە ئەوروپای بوون هەروە جگە لە فواد حسێن برادێکی تریش هەبوو زاهیر حەمەد زاهیر حەمەدیش ئەویش هات بۆ کۆبوونەوەی پاریس جگە لەو لە لەندەنەوانە کاک دکتۆر فازڵ تەیب کە ئەویش ئەندامی کۆمەڵە بوو هەر لە وڵاتیش ئەو هات لە نەم سەوانەیە کاک فوادی مەلا مەحموود هات لە پاریسیش ئەوە من و کاک ئەحمەد بامەڕنی لەوێ بوون ئەمانە بوون کۆبوونەوەمان کرد لە بینە ئەو بەرادەیە وازان 2 ڕۆژی خایان لە شوقەیەشی کاک ئەحمەد بامەڕنی و شوقەیەشی بچوشی هەبوو لە گەڕەچێکەکەی سەشی وازان هەر ماڵێکیان لەوێ هەیە ئەلفۆردڤیل لەو شوقەیە 2 ڕۆژ دانیشتن کۆبوونەوەمان کرد و
نەخشەماندانەوە لیژنەماندانەوە ساڵات چۆن ساڵات بە هەموو وڵاتەکانەوە بکەن و چۆن ڕێکخراوی کۆمەڵە دامەزرێنن چۆن لە ناوێکێتیشا کار بکەین. دوای ئەوە نامەیەکم نووسی بووە پاش کۆبوونەوەکە نامەیەکم بۆ نووسی بووە مام جەلال هێشتاکو لە شام بوو نەگەڕابەوە کوردستان هەموو شتەکانم بۆ نووسی بوو بە 26 نامەکەم بۆ نووسی بوو 26 76 ئەو لە جابە ئەوەیە نامەکەشم بە دکتۆر مەحمووا بۆ ناردەوان بەهەرحاڵ لە 36 جاوی نامەکەی یاوەتەوە جامەکەی ملایە گەرویستان سێری بکەن بە هەموو برگە بە برگە وەڵامی نامەکەی داومەتەوانی چی بکەین و چی نەکەین و چۆ بکەینەوە شتانە بەم شێوەیە تر دوای ئەوەش بە ژێرەی ئەوەی کە دانراو لەگەڵ بە پرسوڕاکردن بە برادرانی کۆمەڵە و بە بەرادرانی تری یەکێتی وایان بە باش زانی بۆ بژێوی ژیانم بۆ دابنکردنی بژێوی ژیانم کە لە فەڕەنساوانەیە بچم بۆ شام و لە شامیشەوە بچم بۆ سوید داوای پەنابەری بکەم بۆ بژێوی ژیانی خۆم تەمین بکەم و ئیشی کاری سیاسیش بکەم. منیش بە ژێرەی ئەو ڕێنمانە و چوون بۆ شام و لە شام زانم مانگە یان زیاتریان کەمتر بەبیرم نایەتەوە لەوێ مام بۆ ساکەکە عادڵموراد لە شام بوو کە بڵین نوێنەری یەکێتی بوو فەسەپۆرتێکی تونسی بووە پەیدا کردم و ڕەوانەی کردم بۆ سوید و چوومە سوید لەوێ داوای پەنابەریم کرد و پاش ئەوە لە ساڵی 1970 ئێمە کۆبوونەوەی کۆبوونەوەی یەکەم دامەزرانی لەقی ئەوروپا کۆبوونەوەی لە بەرلین بوو پاشەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو لە با بڵێن 6 بە ئەوەی کە ئێساچیە متەفیقە و کاک دوکتۆر فوادش هەموو جارهاڵەیەکی 6 نییە 21 لە چاخانەی توڵەی تەلەی دیمەشق بەڵام لە کۆبوونەوەی بەرلینە بریاری دامەزراندین لەقی ئەوروپایاندا کە ئەو ساکە کاک کەمال فواد مەسوولی لەق بوو لە کۆبوونەوەی بەرلینە وردەوەردە پەیوەندیمان بە هەموو وڵاتەکانەوە کرد و لە کۆنفرانسی دووهەمە بڵین کۆنگرەی دووهەم لە فرانکفۆرت گیرا لە فرانکفۆرت گیرا کە من لەو کۆنفرانسیا بەشدار بووم لەوێ هەڵبژێڕام بە ئەندامی ژنەی کارژێری لەقی ئەوروپا و چەند برادەرێکی تر ژبوون بە ئەندامی ئەوانە لەوانە ئازاد خۆشناو لەوانە فواد حسێن لەوانە کەمال ڕەشی برای ناوی چێ برای شەیدی جەباری حاجە ڕەشی لەوانە فازڵی ڕەش ئەمانە بوون بە ئەندامانی لەق بەڵام لەبەرەوەی فازڵ ڕەش لە سوید بوو من لە سوید بووم عومەر شێخ موسیش وەکو سەرپەرشتیاری باوەڵی لەق مرکزی لەقمان بردە هین مرکزی لەقی یەکێتی نیشتیمانی لە دەرەوەی وڵات یان لە ئەوروپا بردمانە سوید لە سوید دەستمان کرد بە ئیش و کارکردن پەیوەندیکردن و ڕێخستنی کوردەکان ئەوانەی کە لە دەرەوەن و پەیوەندیکردنیش تەبعاً بە جیهاتی ڕسمی و هەر وڵاتە و بە جۆرەیە و نەخشەی کە دامان نابوو هەر وڵاتە و لە ئاسی خۆیان پەیوەندیەکان بە ئەحزابی سیاسی ئەو وڵاتەوە بووە پەیوەندەکان بەرەخراوە مەدەنیەکانەوە بووە بەرەخێرخوازیەکان پەیوەندەکان بە پەرلەمانی وڵاتانەوە بووە پەیوەندیکردن بە حکوومەتی وڵاتانەوە لەسەر ئاسی وەزارەتی خارجیە ئەوە دەستمان کرد بە دانانی نەخشەیەک بۆ ئیشوکارەکانمان لە هەر وڵاتێک و بەڵام مرکزەکەی مرکزی لەق لە هین بوو لە سوید بووە تاکو من نەقلی فەڕەنسا بووم هەر لێ کە بەیانەکە دەرچوو من کاک شازاد طبعاً کۆنتاکتی ئەساسیم بوو بەنسبە دێشێتیەوە کاکسار لە بەهۆی محامی بوو ئەو هامشوێ ئیتوانی هامشوی دەرەوەکە لە قاهیرە مام جەلالی بینی بوو لە مام جەلال مانەکەی لە مام جەلال وەرگرت بوو هێنایەوە ئەو هێنایەوانێ و لە کوردستان بڵاومان کردەوە من ئەو وەختە لە هین بووم لە کاک عەلی عەسکەریش لەو ساکە لە هین بوو ڕیسی بەلەدێ بوو لە ناحەیەک لە قەناحی ئەمارە لە بڵین پارێزگای ئەمارە ئەوژلێ بوون چوشم بۆ لای لە هین لە ئەمارە پێشەوەی وەکو لە ناسرەوە چوومە ئەمارەکە وەختە من لە ناسرێ بوو پاش ئاش بەتاڵ زروفێکی زۆر ناخۆشات بۆ کایەوانێ جارەکان هەرچی ئەوانەی لە ناو شۆڕشا بوون و کادری بوون و کادری دیار بوون و شتانن هەمووی بە ناوی ئایدونەوە هیناکردن بڵین نەفی کران ئەوە بوو قسمێک بۆ ڕۆمادی قسمێک بۆ ناسریە قسمێک بۆ بەسرا قسمێک بۆ با بڵێن من یەکەم جار بەرەو کووت کەوتم
دابەشیان کردوونەوە بەسەر وڵاتەکان بەسەر شارەکانی خوار و ڕۆژئاوای عێراق سیاسەکان وەکو تریژەوانەی کە مابوو شنەوانە لێرە و خەڵکی ئەتیادی من وەزیشیان هەموو خەڵک بێ ئومێد بوو چونکە سەدام و ڕژەمەکەی لەو پەڕی لە لووتکەی دەسەڵاتە بوو لە لووتکەی بەهێزیا بوون هەموو کەسێکی بڕۆی خەڵکوان نەمابوو کە جارێکی کە شۆڕش دەست پێ بکاتەوە بڕۆی خەڵکەوە نەبوو کە جارێکە حرەهەی کوردی و هەستێتەوانێ طبعا سەدام ژەوی نەزانم قسە مەشهورەکەی هەیە کە چی بێشتێرا تاڵەبانی ناتوانێت چی لە سەری خۆی دەروێ ناتوانێت پێشمەرگای بنێرێتە شاخ یەکێک لە شاخ دروست کاتەوە لە پاشەوە یەکێتی نیشتمانی کوردستان کە دروست بوو دامەزراوە تەحەدا بوو بۆ هەموو شتێک تەحەدا بوو بۆ سەدام تەحەدا بوو بۆ ئەو جەبهەی کە خۆی وەکو بڕای بە هیچ نەماوە بڕای بە تەسلیمکردن بوو ورەی بەردا بوو تەحەدا بوو بۆ مەسلەی پارتی دیموکراتی کوردستان کە چوونە ئێران و لێوە مەلا بەسەفا بەرەو ئەمریکا ڕۆیشت لە نەتیجەی دامەزرانەی یەکێتیە ئەنجا بوو دەستیان کرد بەوەی کە قیادەی بۆ وەقەتە دروست بێت. دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و بڵین ئەوە بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڵین لە یەکی شەشی هەفتا پێنج دامەزرا بەڵام لە دوای ساڵە لە یەکی شەشی هەفتا شەشە ئیعلانی خەباتی چەکداری کرایەوە پەنفرەزەکان چوونە دەرەوانێ و لە دووسی بەبێ چەک و بەبێ نان و بەبێ ئاو و بەبێ پارە و باش بە هەموو شتێک ئەو شۆڕشە ئەم ڕۆژەی لێ دروست بوو. من لەگەڵ کاک شازادا هینێکمان کردبوو من پۆزبۆکس ئەوسا لە فەڕەنسا بوو مێشتا نەگەشت و هەتا گەشتیشمە سوید پۆزبۆکسێکمان هەبوو سندوقی بەریدێک ئەو سندی بەریدە لای کاک شازاد بوو کە وەختێک بەیانێک یان شتێک دەرەچوو ئەوسا جەریدەی سەوری هەبوو لە جەریدەی سەورە یەکێک لە پەڕەکانی ناوەوە بە ئەو بەیانەی بە سەمخ پێوە ئەپێچە جەریدەی سەورەکە ئەکرا بە لولە و لەسەر ناپێستراوە تەنها هەر ئەو وەکو بازنەیەکی تا دروستەکە نامنیشانەکەی ئەدرا لەسەر ئەنووسرا و ئەهات بووە ئەو سندوق بۆکسە بەبێ ناوی لەسەر بێت و باوەیەکی یەکجار زۆر هەموو ئەو ناوی شیشتانەی کە لە کوردستانەوە هات و لە کوردستان دەرەچوو ئەگەیشت بە برادەران لە ناوەوەی سلێمانی لەو ڕێگایەوە پێمانە گەیشت تاوەکو نەهێن کرا مەسەن ڕێگەوبان دروستکەیان هاتوو نەکاتوو چۆ بەڵکو پەیوەندی دروستکە لەگەڵ شامە و نوێنەرمان لە شام شتەکان ئەگەیاندرا بە شام و لە شامیشەوە ئەیان نار بۆ ئێمە پاشان کە ئێران مەکتەبمان کرایەوە لە ئێرانە لە ڕێگەی مەکتەبی مەکتەبمانەوە لە ئێرانەوە ئەگەیاندرا بە دەرەوانێ ئەمە بۆ ئێمەش نامە شتەکانمان هەموو بۆ شێوەیە بوو لە ڕێگەی مەکتەبمەکانمانەوە بوو لە شام و لە تارانەوانێ و هەروەها ئەمە لە سەرتاوانە دوای شەکەوە بڵین فاکس دروست بوو کە لە نهایەتی هەشتاکانە فاکس دروست بوو بە ڕێگەی فاکسەوانێ ئەمان نار بۆ سەرکردایەتی خۆمان و ئەوانش کە فاکسەکەیان پێگەیشت ئەو شوێنەی بۆی چووە یان نایە و بزاتری ئەمە لەگەڵ مام جەلالەوەکو پەیوەندەکانی دەرەوەکو لە بۆ مەکتەبی سیاسی لێەوە جوابەکانمان وەرەگرتەوە یان هەر شتێک وایە بە فاکس بەبارەهات. بێگومان لە پێشەوانێ وەکو وتم لە سەرەتەکانی هەشتاکانەوە ئێمە جەوقەتمان دروست کرد با بڵێن لەگەڵ هین معارزەی عراقی ئەوەی عەرەبەکانە حزبی باسی عەرەبی ئیشتراکی باڵی چەپیان کە لە شام بوون لەگەڵ حرەکەی ئیشتراکی عەرەبی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی تر بە ناوی جەبهەی تەقەدومی عێراقمان دروستکرد جەوقەت و بەرامبەر بەوە پارتیش قیادەی موقەتە هینا جوودیان دروست کرد کە برێتی بوو لەوان و لە ناوچە بڵێن لە پارتی و لە حزبی شیوعی و هەروەها لەگەڵ حسکە لەگەڵ سۆشیالیستە ئەمانە پاسۆشی ماوەیەک لەگەڵ ئەوانە بوون دوایی پاسۆک هاتەوە لا یەشێتی ئەو شتانە ئەوە بوو تر پاش ئەوەی کە هەڵەبجە بوو زەمینە خۆشکرا بۆ ئەوەی بتوانرێت ئەو دوو بەرەیە ینی هەم بەرەی جوود و جەوقەت بەرەیشی کوردستانی دروست بێت و ئەو بەرە کوردستانیە بێگومانە و بەرە کوردستانی کە
هەوڵی بۆ درا وەفدی پارتی هات و وەفدی ئێمە چوو بۆ ڕاژان و پێشەوەی کە ئیمزا بکرێتەوەوانە تاکوە ئەخیرەکەی ئەوە بوو کەوا ناوی چییە مام جەلال و کاک ئیدریس لە تاران یەکتریان بینی و لە ماوەشی کورتدا خۆک و نەوچیرۆ نەچیران بەرزانی خۆی هەڵێ سەرۆکیاریان ئاڵێ کە پاشەوە هەموو مفاوەزاتەکەی مام جەلال و ئیدریس 2 ساعتی نەخان و ئەوە بوو جەبهەی کوردی ئەعلانی جەبهەی کوردستانی کرا. جەبهەی کوردستانی قەرار وابوو مەسەلەن ئێمە داوای ئەومانە کرد سەرۆکی جەبهەی کوردستانی لە یەکێتی مام جەلال سەرۆکی جەبهەی کوردستانی بێ و داوایانە کرد کە مەسعود ببێ کاک مەسعود ببێ. بەڵام طبعا کە هین کرا لە هێنا لە ئەو لیژنەی کە دانرابوو سامی عەبدوڕەحمان وتی بەلای تۆ کامیان مام جەلال بێ یان دانیچیە یان کاک مەسعود بێ جوابەکەی وا بوو دیبلۆماسیانە وتی مام جەلال ئەم چاوەمە و کاک مەسعود ئەو چاوەکەی ترن بەو شوەیە بوو. دوایی حساب لەسەر ئەوە ڕێکەوتن کاکۆ وەکو هین هاوسەرۆکی مەسعود لە ناوەوە ڕئیسی جەبهەی کوردستان بێ و مام جەلاژ لە درەوە ڕئیسی جەبهەی کوردستانی بێ. جایترەوەی هەنگاوێکی باش بوو ینی لەو قۆناغەیانی پێداویستێکی باش بوو کەوا جەبهەی خۆشتان زانی پاشەوەی کەوا کوێت داگیرەوە دوای هاتینەوە ماوەکی زۆری جەبهەی کوردستانی فەرمانڕەوایی کوردستانی کرا تاکو انتخابات. من لە ژیانما ینی ماوە تەبەنم بەرەو لە هەفتا بەرەو ژوورە طبعاً کەسێکی وەکو مام جەلالم نەبێتیەوە کە ئەو نەزانیاری هەبێ کە ئەو خوێنەوار بێ کە ئەو نە دووربین بێ کە هەموو بەڵێن هەڵسەنگاندەکانی بۆ ڕووداوەکان لە جێ خۆیان بێ و ئەو هەڵسەنگاندنی لە بۆشایی نەئەکردن هەم ئەو پەیوەندیەکی زۆر فراوانی هەبوو لەگەڵ بەتایبەتی لە عێراق لەگەڵ ئەفسەرەکانی عێراقیە لە ناو جەشی عێراقیە لە ناو سیاسەتمەدارانی عێراقیە هەروەها لەگەڵ سیاسەتمەدارانی با بڵێن عەرەبە چ لە شام چ لە قاهیرە چ لە شوێنەکانی تر ینی پەیوەندیەکی یەکجار فراوانی هەبوو. ئەمە جگە لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپی و لەگەڵ شوێنەکانی ترە معلوماتی لە هەموو شوێنەکە وەرەگرت و زانیاریەکانیشی هەموو جارە لە بێژنگادا ئەوە نەبوو لە خۆیەوە قسە بکە. سەرەتا لە بێگومانەوە بوو هێشتا و لە بەهاری ساڵی 91 بوو مام جەلال لە هین بوو هاتە بەریتانیا یەکەم جار لە بەریتانیا مەهەدی مەلەکی ڕۆیال ئینستیتیوت ئۆف یونایتد کینگدۆم هەیە کە بە چەتەم هاوس مەشهورە. ئەو هەدا ئەو پەیمانگایە چەتەم هاوس دائیمەن بڵین نەدووەکە چیەکە سیاسەتمەدارانی وڵاتانی دنیا بانگ نەکات یەکێک لەوانە چەتەم هاوزێکی لە کە مام جەلال لا هینە بێ بەریتانیا بێت کۆبوونەوەیەکی بۆ ڕێکەخەن لە چەتەم هاوس لەو بڵین ڕۆیال ئینستیتیوت ئۆف یونایتد کینگدەم چەتەم هاوس کە مەهەدی مەلەکی بەریتانی ئەو هینی خۆی محازەری خۆیە دات کە دوای ئەوەی محازن لەسەر وەزعی عێراق و لەسەر باشە ڕۆژ و لەسەر هەموو شتەکان پاش ئەوەی کە لێ ئەبێتەوانێ و مناقەشە دەست پێکات و هەر کەس سەپرسیارەکەەوە کە چۆن خۆت دەزانێت لەو کۆڕکۆبوونەوانەیە مام جەلال لەوانەیە باسیەوە کرێت و باسی عەلاقی عێراق و کوێت و دەوڵەتە عەرەبەکان و هەموو شتەکانی ناوچەکە لەو پرسیارانە بێ مام جەلال لێ بەڕێی من سەدام بەوە واز نایەنێ کە ئێستاشێ لە هند ناوی چییە شەڕی وەستانوە لەگەڵ ئێرانە ئەو ئیسا بەچینی من ئەچێت کوێت داگیرەکەت تر ئەو کەسانی بەسێکیان ڕەفیقی شەخسی مام جەلالن لە سەحافەت و لەو سیاسەتمەدارەکانی ئینگلیز و ئەوانە ئەڵێ مام جەلال ئەوە تۆ بەڕاستە ئەمە معلوماتە یان هەر هێنە قسەی خۆتە. مام جەلالیش جاباتوەڵێ هەم معلوماتە هەم تەحلیلی خۆمە هەردووشێتی بارحە کەس بڕای پێ ناکە لەو چەتەم هاوس. پاش ئەوەش هاتە فەڕەنسا من لە فەڕەنسا بووم ئەو کاتە هات فەڕەنسەکانمان بینی لە وەزارەتی خارجی و لە وەزارەتی دیفاع و لەو شوێنەکانی کە هەموو ئەینی قسەی کردەوە
فەرەنسەکانیش بڕوایان پێ نەکرد ئەی نەشت ئەیتر ئەوهی نەبرد ئەوهی نەبرد عێراق کوێتی داگیر کرد کە کوێتی داگرێت ئینجا ئینگلیزەکان و فەرەنسیەکان و هەموو ئەو کەسانی کە لە حەزەرەی چەتم هاوسا بوونیانەوەی کە لەو کوبوونەوەی کە من لەگەڵ مام جەلال و لەگەڵ فەرەنسیەکانەوەن بە دوای مام جەلال ئاگەڕن و چۆن بێن و چۆن هینیکەنەوە مام جەلال گەیشتە لووتکە کە زانیانیان کە شخصەتی کە ئەو قسەی کردووە کە کەسێک ئەو هەموو ئەجهیزەی مخابەراتی دنیا ئاخر خۆی MTI 6 M66 و نازانم جهاتی مخابەراتی فەڕەنسی و CIA ئەمریکی هیچ معلوماتێکیان هەبێت و نەبێت و بە دوور بن لەوانە و مام جەلال کە لە شاخەوە هاتووە بەو شێوەیە تەحلیلەکانی هەمووی ڕاست دەرچێ ئەوە بوو بە شوێی شانازێکی گەورە بۆ مام جەلال و بۆ میلەتی کورد کە بتوانێت پێشبینیێکی ئاوا بکە و بەوە بەڕێی من لەوە دوا مام جەلال هەر قسێکی بکردای حساباتیان بۆ کرا و وەزنی مام جەلال لە ڕووی دیبلۆماسیەوە لە ئاسی دیبلۆماسیە گەیشتە لووتکە طبعا هەر ئەوە نەبوو پێشبینیەکەی ئەوە بۆ وەکو لەسەر ئاستی دنیا لەسەر ئاسی داخۆیی کە ها سەدام کوێتی داگیر کرد کە کوێتی داگیر کرد زۆربەی برادران لێرە لایەن وا نەبوو کە ئەمریکا یان وڵاتانی بڵین نیو دەوڵەتی تەدەخولەکەن و سەدام بە شەڕ بە ڕێگای شەڕ لە ئابن لە زمنی ئەوانە کاک نەشورا هەر بڕای پێ نەبوو سەرکردایەتی یەشێتی کەسی بڕای پێ نەبوو مام جەلال بە بەردەوامی ڕای وا بوو کە ئێمە خۆمان حازر کەین بۆ ئەو ڕۆژەی کە سەدام ئەخەن سەدام تەواو بووە و شەڕە بێت و تەدەخولی بڵین سەربازی ئەبێت ئەمە ڕاو بۆچوونی مام جەلال Mm-hmm.